نۆی 2019 کۆبوونەوەی بەرپرسی یەکەمی حیزبە کوردستانیەکان لە بارگای حیزبی شووعی کوردستان لە کەرکووک ئەنجامدرا. ئەم خاڵانەی لای خوارەوە بڕیاری لەسەر درا. یەکەم سەرجەم حیزبە بەشداربووەکانی کۆبوونەوەکە بڕیاریاندا لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە یەک لیستی هاوبەش بەشداری بکەن بە ناوی لیستی کەرکووکی کوردستانی. دووەم، داوا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکەین لە نزیکترین دەرفەتدا کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام بدات و کاندیدی لیستی برایەتی وەک پارێزگاری کەرکووک ناوزەد بکات. خاڵی سێەم، بەردەوامی بە کۆبوونەوەکان دەدەین لەگەڵ وێنامی و بۆ پاڵپشتی ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک. داوا لە هاونیشتیمانیانی کەرکووک دەکەین بە تایبەت کوردستانیان کە سەردانی ناوەندەکانی تۆماری بایۆمەتری بکەن و کارتی دەنگدان دەربکەن. خاڵی پێنجەم، داوا لە سەرکردایەتی حیزبە کوردستانیەکان دەکەین کۆبوونەوەی لوتکە بکەن بۆ پاڵپشتی ئەم بڕیارە گرنگەی ئێمە. خاڵی شەشەم، جارێکی تر جەختکرایەوە لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. خاڵی حوتەم، لە سەروی هەموو ئەو خاڵانەوە حیزبە کوردستانیەکان جەخت لە پێکەوە ژیانی ئاشتیانەی سەرجەم پێکاتەکانی پارێزگای کەرکووک دەکەن حیزب و لایەنە کوردستانیەکانی کەرکووک. بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە پێشتریش ئەلانی ئەوەمان کردبوو، داوامان کردووە کە هەموو ئەحزابی سیاسی لە کەرکووک هەمومان بە یەک لیست بەشداری بکەین. هەردوێنێش لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاک سەعدی پیرە و کاک ڕزگار عەلی پێکاتون بە نووسراوی ڕسمیەوە سەردانی هەموو حیزب و لایەنە سیاسیەکانەکەن بۆی لە کەرکووکە بە یەک لیست بین. بەنسبەت هەواڵانی پارتیەوە قسەمان لەگەڵا کردوون، ئەوانیش لەگەڵ ئەوەیان لە کەرکووک ئەوەی کە دوێنێ ڕێی ئەوان بووە لە کەرکووک هەمومان بە یەک لیست بەشداری بکەن وە کۆبوونەوەکانیش بەردەوامە بۆی هەوڵ بدەین پێکەوە چارەسەری ئەم وەزعان. ئێمە ئەوەی کە ئێستا کاری لەسەرەکەین هەوڵمان داوە یاساکەش هەموار بکرێتەوە و لە هەمان کاتە ئامادەکاری شەکەین بۆ ئەوەی بەشداری انتخاباتی داهاتووی شاری کەرکووک بکەین. ئەگەر نەکرێ ئەژینا ئێمە هەوڵە دەین بەشداری جدی بکەین. ئێمە لە کەرکووک هەموو حیزبە کوردستانیەکان تاکید لەسەرەوە کرایەوە، هیچ حیزبێک باسی ئەوەی نەکرد کورسی بەربکەوێ. هەمووی پەرۆشی ئەوەیە کە کورد یەکدەنگ بێ، یەک لیست بێ، هەرچی کەسێک لەو لیستە بچێتە سەرەوە کووردە ئەتوانێت نوێنەرایەتی کورد بکات.